یەکێکی تر لەو بەرهەڵسکارانە یان لەو هۆکارانەی لاوازبوونی شخصیەتی شێخ سەعید بریتی بوو لەوەی کە شێخ سەعید خۆی هەر ئەوە نەبوو تەسەڕفکا وەکو شێخی طریقەت کە مەفروزە شێخی طریقە ڕۆحی بێ پێش هەموو شتێک ئیمامەتێکی ڕۆحی لە ناو خەڵکا دروستکە خەڵکی خۆیان قبوڵیان بێ بە زەعیمێک لە پێناویا بمرن بەڵام ئەم زۆر بەداخەوە لە ساڵی 1991 بە چەکدارەکانی خۆیەوە هێرشی کردە سەر تاڵەبانیەکان و گوندەکانی سووتاندن کە ئەوانش هەروەکو ئەم مسلمان بوون و شێخی طریقە بوون لە کاتێکە خۆی بەعەمەلی خۆی بەستووە و چەکی پێ و لە ناو شەڕەکەیە بە تەکید ئەوەندەی تر لە بەرچاوی خەڵکەکە ڕەشە بوو و هەستیان پێکرد کە شخصیەتێک نییە ئەوەندەی قابلیت هەبێ کە ئەو هەموو نفوزەی بدرێتە دەست لەلایەکی تریشەوە مەحموود پاشای جاف کە متصەڕیفی سلێمانی بوو ئەو زیاتر کاریگەری هەبوو لەوەی کە بتوانێ بەرهەڵستکاران منەظەمترکە بۆ نمونە کارتێکردنی لەسەر ڕۆغزاییەکان هەبوو کارتێکردنێکی سلبی لەسەر ڕۆغزاییەکان دروستە کردەوە کە ئەبوون بە ئەوان دەروێشی شێخی بەرزنج و ساداتی بەرزنجی بوونیای شێخ سەعید بوون لەو لاشەوەی توانی کوردی کۆچەریەکان کێشیان بیان کە بە مەصدەری کێشە دروستکردن کوردی کۆچەری تەڵان لەو سەردەمەیە ئێوەزانن سنووری عێراق و ئێران نەبوو کوردێکی زۆر هەبوون کە کۆچەری بوون ئەم کوردە کۆچەریانە ئەهاتن جاری هەیە لە سلێمانیەوە ڕۆشن بەرەو سنە یان ڕۆشتنە ئەودی و یا کوردستان هەورامانی تەخت و هەورامانی سەخت طبعاً هەورامانی تەخت مەبەست لەو دیوە کوردستانی ڕۆژهەڵاتە مەبەست لە تەختی سانە سان مەلیکی هەورامانە نەک بە معنای تەختایی زەوی چونکە هەورامانی ئەودی و سەختتریشە لە هەورامانی کوردستانی باشوور ئەمانە هەمووی کار و کارتێکردنێکی زۆر گەوریان هەبوو لەوەی کە شێخ سەعید زۆر بەرهەڵستکاری گەورەی بۆ دروست ببن ئەنجا هەوڵی ئەوە بدرێت کە نفوزەکەی کەم بکرێتەوە ئەنجا شکاتێکی زۆر زۆری لێکرا لە لای سوڵتان عەبدولحەمید دوایی نفوزی دوای سوڵتان عەبدولحەمیدیشی نفوزی زیاتر کەم بوو بە حکمی ئەوەی کە ئیتر نفوزەکە گەورە بوو هی ئیتیحاد و تەرەقیەکان کارتێکردنیان هەبوو لەسەر ئەوە کۆمەڵێکی زۆر تەقاریر نووسرا دژی ئەو هەندێک لەو تەقریرانی کە لە بەردەستمان ئێستا لە نامەی مەحموود پاشایە کە نووسیوەتی بۆ دەروێش پاشای یاوەریان پێوت وەکو مرافقی سوڵتان عەبدولحەمید بوو لە ساڵی 1995 بۆی نووسیوە هەروەها نامەی دائیرەی کتابەتی پێوترە لە سلێمانی کە لە 2/4/1994 پێشتر نووسرا بوو هەروەها نامە و شکاتی تری 1500 کەس کە لە سلێمانی ئیمزایان کردبوو طبعا ئەو کاتە نفوزی سلێمانی 10,000 کەس بوو 1500 کەس ئیمزای کردبوو کە نێررا بوو بۆ سوڵتانی عوسمانی بۆ ئەستانە لە 12/4/1905 کە ئەمانەوێ شێخ سەعید ئەفەندی لە سلێمانی لا ببرێ هەروەها نامەی ئەمرلیوای سلێمانی ئەمیر لیوان پێوە و کاتە ئەحمەد تۆفیق هەروایی ساڵح سالم کە ئەمانەش هەمووی بە وەسایق قسە لە بەردەستمان متصەڕیفی سلێمانیە و نامەی نووسیوە بۆ ئەستانە کە لا ببرێ هەر یەکێک لەمانە طبعاً قسەی زۆرەکەن زۆر بەرامبەر بە شێخ سەعیدی حەفید قسە ئەکەن طبعاً تونت و سەختترینیان بریتێرەوەی متصەڕیفی سلێمانی باعتیبار هەست بە نفوزی خۆیەکە کە چەند کەم بۆتەوە زۆر تەزغیریانەکە هەڵێ ئەمانە ئەم خانەوادەی ساداتانە 100 خێزان بوون من عەتایا مەدانێ من بەخششم ئەدانێ من پارە و ئیمکانیەتم ئەدانێ بەڵام ئێستا لەبەرەوەی نفوزیان لە لای سوڵتانی عوسمانی بۆ دروست بووە ئێوە زۆر گەورەتان کردوون لەبەرەوە ئەمان وایان لێ هاتووە تەمەڕود لە قەراراتەکەن وایان لێ هاتووە سەرپێچی لە یاساکەن فەرمانی ئیدارەکان قبوڵ ناکەن خەڵک تەعینەکەن خەڵک لا ئەبن داڵدەی پیاوکوش و تاوانبارانەدەن طبعا نامەکە زۆر مفەسەلە ئێستا کاتی ئەوە نیە کە بخوێنرێتەوە لە بەردەستمان نزیکی 3-4 لاپەڕەی دوور و درێژە کە لە سی ئایارە نووسیوەتی بڵین گەیشتووە بە سوڵتان بە سوڵتانی عوسمانی نێرن بۆ ئەوێ هەروەها نامەیەکی تری مفەسەلی میلکیۆنگە کە سەفیری بەریتانیا بوو لە ئەستەمبول ئەویش هەر دەربارەی نفوز و قودرەتی شێخ ئەنووسێ کە چەند کاریگەر بووە
لە هەموو دەوروبەر و ئەترافی خۆیە لەبەرەوەی طبعا ئەم ئیشارەت بە شتێکی ژەکاتەوە کە چۆن کاریگەری هەبووە لەوەی باپیری کاریگەری لەوە بە واتە میلکیۆن کە سەفیری بەریتانیایە لە ئەستەمبول لە 1909 ئەنووسێ دەربارەی شێخ سەعیدی حەفید کە چۆن باپیری کارتێکردنی گەورەی هەبووە لەوەی نەهێڵێ نفوزی شیعەگەرێتی ئێرانی بگا بە منطقەی ویلایەتی مووسڵ ڕۆژهەڵاتی ویلایەتی مووسڵ طبعا مەبەستی کوردستان و هەتاچێتەوە ئەو دیوی کوردستانی ئێران با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات کە ئەو کاتە سنوور نەبوو و کارتێکردنی هەمویان لەگەڵ یەکترا هەبوو هاتوچۆکردن لە نێوانی خەڵکەکەی ئەم دیوە و دیودا ئاسان بۆ تەمان هەر بە یەک ناوچە حسێب بوون میلکیۆن کە سەفیری بەریتانیایە زۆر وەصفی شێخ سەعیدەکە کارتێکردنێکی گەورەیەکە هەروەها باسی شێوەی کوشتنەکەیەکە بە هەر حاڵ بە شێوەیەکی گشتی لەمە ئاگادارە بین لەوەی کە شخصیەتێکی وەکو شێخ سەعید ڕۆڵێکی گەورە ئەبینێ کاریگەری گەورەی هەیە و لەو فترەیە کاریگەریەکەی دینیە فعلا بەڵام دینیەکی ئەوەندە متەنەور نییە کە بتوانێت ئەو زەمینە بە قووەتەی کە بۆی دروست بۆ و لە دەستایەتی ئەو پشت ئەستوریە گەورەی کە پێی سپاردوەیەکی چوەکو سوڵتان عەبدولحەمید پشتی گرتووە زۆر بەداخەوە زۆر بچووکانە تەسەڕوفی پێوەکە ناگاتە هیچ جۆرە ئاستێکی بەدرخانی گەورە کە ئەو ئیمارەتە گەورەی دروستەکە لە مووسڵەوە بگاتەوە پشتی سنە لەوێەوە بڕواتەوە هەتا نزیکی ئازەربایجانی ئەمڕۆ و بێتەوە بۆ بۆتان و هەکاری بتوانێت خۆشی حکمی بکە و سوڵتان عەبدولحەمیدیش ڕازیکە لە خۆی و تەنانەت کوڕەکەی خۆی 14 ساڵ مستەشاری سوڵتان عەبدولحەمید کە بەڵام لە هەمان کاتەیەکی وەکو شێخ سەعیدی حەفید لەبەرەوەی خۆی قابلیەتی ئەوەندە گەورەیتیانە بوو هەڵس و کەوتکە و تەسەڕفکە وەکو ئەمیرێک وەکو سیاسەتمەدارێک وەکو خاوەن نفوزێکی دینی باش بەڵام کە بیخاتە خزمەتی خەڵکەکە ئەوەی پێنەکراوە نەیتوانیوە بۆیە ڕەخنەکان هەر لەسەر ئەو نامێننەوە ڕەخنەکان دوایی لەسەر شێ مەحموود دروست دەبنەوە لە دوای شێ مەحموود دروست دەبنەوە بە نەزەری ئێستای من خانەوادەی ساداتی بەرزنجی بۆ خۆیان ئەوەندە قابلیەتێکی گەورەیان نەبووە وەکو ئێستا کە یەکێتی ئێوە زۆریان گەورەکە لەسەر حسابی خانەوادەی بەرزانی چونکە تەوان ئێوەزانن حتا لەو جۆرەشتانەشە زۆر بەداخەوە ڕوویەکی منافەسەی بەو شێوەیەتیایە بۆیە ئەوەندە ڕسمی شێ مەحموود گەورە ئەکرێ و هەڵەواسرێ و بە مەلیکی کوردستان ئەناسێنرێ بۆ ئەوەی زەربەیەک بێت لە تەرەفی تر لە شوێنەکانی تری کوردستان بە شێوەیەکی گشتی و لە خانەوادەی بارزانی کە کاریگەریەکی زیاتریان هەیە لەسەر هەموو ئەترافی خۆیان بەتەئکید